ئەم پیاوە بەڕێزە دەسەڵاتی هەیە لەشکری هەیە هێزە خی پەروەردگار هیدایەتی داوە ئیسلامەتی وەرگرتووە دادپەروەرە بیناسازی بە قووەتی هەیە لەم شوێنە لەم بوقعەیە کە دەسەڵاتی هەیە حتى إذا بلغ مغرب الشمس كهات برو خوراوا باواي تصور كن رأيكي ابن عاشور لشمالي صين دواي هاتوا برو خور آواي الصين يعني برو إيما ديتو برو اتجاهي باورين عراق إيران أذربيجان أمانة ديتو وقت برو أمنا وديتو حتى إذا بلغ مغرب الشمس مغرب يعني مغرب لسر وزن مفعلة يعني موقف وكو موقف زماني وقف شويني وقف مغرب زماني غروب وشويني غروبي خور آوابونك حتى إذا بلغ مغرب الشمس وجدها تغرب في عين حمئة سيرك أم خورا لشوينك آوا أبي قراوة بوغنا رشا قرمة طبعا حمئة هم معنى تياه برأيك ابن عاشور فرمي كاتك هاد لولاتي خوي وقيشتوتا شوي قيشتوتا أذربيجان حتى استاجيت شكل ولاتاني كنود درهين ولاتي كي زراعيشة طبعا يستنو تكو كنترول كراو هم ما نزانين كومبانيا زبلاحي سرماية داركاني اللي هي أوروبا باكو قيشتوتا أمولاتا هي أم شوينة أم قومة شويني زراعتي أنية ئاوی خواردنەوەیان نییە دڕندە دەرچوون شوێنێکی بۆگەنە ئاوەکە گەرمە کەسی استیفادەی لێ ناکات چکە ئەو کاتە قیر بوو دەرەچوو کنشکە هەردا لە عولەمای قەدیم لە مێژوو نووسە ئیسلامیەکان کە باسی ئازەربایجەکان نووسیویانە فوصل الجيش إلى البلاد المنتنة سوپای ئیسلامی گەیشتنە وڵاتە بۆگەنەکە دیارەوانش تەمان هەر هەستیان پێکردو کە منتینە پاشان علماء إسلام كباسي بتروليان كردوا نفط أو كاتك بيتر النفط كباسي النفط كرتشيا علماء فرميان هم مذهب كان علماء متقدمين فرميان أو تشوريه كلا سر أو درست بديت سر وخوتشك هل يقرأتو تشوريه كي كان قتيلة بويكا جيان بوليتيكيان تيا كردو دايان جرسان أما بورناتشي سرخناك بويا فرمي أنا زكاتي ليناك إخو أما بيرنا نوتكاني حمي سلمانية ب2 مليون برميل نود لخليج والرهم والروجة أما الله تجديارك هاتا إيرا في عين حمية أما طبعا معناه يوانية وكو دجمناني إسلام بيمان الله شون إيو بهاورتان واي لم زمانية خور دێ ئاوا بێ ئەچێتە چڵکاوێکەوە چێتە ناو حوزێکی پیسەوە هی ئاوێک گەرمە قوڕە چڵکاوە بۆ گەنە ڕەشە نازام چی چۆن ئەم خۆرە لەویا بێ کە ئێوە ئەزانن ئەگەر زەوی هەمووی بخەینە ناو ڕۆژەوە ئەکەوێتە بینی دوو کڵپەیەوە هەردوو لە هیبی ئاوە کە کڵپاکە بڵێساکە خۆر بخەیتە ناوێ ونە بێت لە بینی دوانیانە چۆن ئەم خۆرە گەورەیەکە لە ئەرز گەورەترە پێتان وایە دێ نزمە بێتەوە چێتە ئەم چاڵەوە پێمان وانیە ئەچێتە ئەم چاڵە ئەمە جگە لەوەی کە بەڕاستی شتێک شکڵێکی هەندەسیشی هەیە لە مەسەلەی ئاوابوونی خۆر لە تۆ کە ئاوا بێ چۆن تیشکەکان و هەندەسەی تیشکەکە لە تۆ دەرەکەوێت بەڵام لێرە مەبەستمان ئەمەیە کە ئەم پیاوە گەیشتۆتە ئەم خاکە کەیتر لەولاوە بەشەری تری لێنی هەر ئەمەرزە بۆ گەنێ خۆریش لێەوە ئاوا بێ باعتیبارکە نەشیان زانیوە ئەرز خڕا وایان زانیوەتەوە ئەرزە مسەطەحە ئاوا ڕێکەتەوە ئیتر لێەوە خۆر نزم بۆتەوە نقمی ئەوەیە بێ خۆرەک ئەمە ئازەربایجانە بە پێ ئەم ڕەیی کە هەڵمان بژارد